ئامێری پزیشکی بە بەهای زیاتر لە 5 ملیۆن دلار لە نێویاندا 485,000 بابەتی برینپێچی و مادەی چارەسەری برین هەیە. 195 ئامێری هەناسەدانی هەردوو جۆرەکەی ستاندارد و دەستەبەر دەنێردرێت بۆ ئۆکرانیا. هەموو ئەو هاوکاریانە دەگەڕێتەوە بۆ هەوڵ و ماندووبوونی بەشی تەندروستی ویلایەتی مەریلاند و فەرمانڕەوای ویلایەتەکە لە ڕێگەی ڕێکخراوی یەکگرتووی یارمەتی ئۆکرانیا و دامەزراوەی پۆل چێستەری هیوای مناڵان. بەشی پۆلیسی ویلایەتی مەریلاند ئامێری پاراستنی کەسی بەخشیوە کە پێکهاتووە لە سەدان ئامێری تاکتیکی و جەستە پارێزی تیادایە. بۆ ئەوەی بزانین 170 پاڵە دواتە چەند کە دەکاتە باری فڕۆکەیەکی بار هەڵگر. ئێمە لە ماوەی 48 کاتژمێری ڕابردوودا لەسەر تەلەفۆن بووین و هەوڵدەدەین بزانین چۆن دەتوانین زۆرێک لەم یارمەتیانە بگەینە ئەوێ، چونکە چاوەڕوانی ئەم هاودەنگیە گەورەیەمان نەدەکرد. بەڕاستی لە دڵەوە زۆر سپاسگوزارم. شاری باڵتیمۆر هەر لە ساڵی 1975ەوە دەستە خوشکی شاری ئۆدیسا بووە. دوای قسەکردن لەگەڵ سەرۆکی شارەوانی ئۆدیسا لاری هۆگان فەرمانڕەوای ویلایەتی مەریلاند بڕیاریدا ئەوەی لە توانایدا بێت بیکات بۆ یارمەتیدانی ئۆکرانیا و بە خێرایی ئەو کارە بکەن. یەکەمین شت دابینکردنی ئامێری هەناسەدان بوو بۆ سەربازانی ئۆکرانیا. ئێمە زۆر ئامێری هەناسەدانمان هەیە کە لە کاتی پەتای کۆڤیددا کۆمان کردوونەتەوە، هەر بۆیە ئەم شتانەی کە دەینێرین بەهاکەی 5 ملیۆن دلارە. ئەمەش ڕاستەوخۆ لە ئەنجامی ئەو گفتوگۆیەم لەگەڵ سەرۆکی شارەوانی ئۆدیساوە هات کە وتی زۆر پێویستیان بە پێداویستی پزیشکی هەیە. بۆریس لۆڤنێنکۆ ئەندامی ڕێکخراوی یەکگرتووی یارمەتی ئۆکرانیایە کە لە ساڵی 2014ەوە هاوکاری ئۆکرانیا دەکات بە ڕەچەڵک خەڵکی خارکیفە. کاتژمێر 4:45 خولەکی بەرەبەیان دەنگی یەکەمین تەقینەوەکە لە خارکێف بیسترا. بەڕاستی دەنگێکی زۆر بەرز بوو. ئەو شەوە نەمتوانی بخەوم. خێزانەکەم لەوێ نییە، بەڵام زۆربەی هاوڕێکانم کە سوکاری ژنەکەم لەوێیە. زۆربیان شارەکەیان بەجێ هەشتووە، هەرچەندە مەحاڵە لە ئێستادا لەوێ بمێنیتەوە. لۆڤنینکۆ دەڵێت تەنها چەند ڕۆژێکی دیکە ئەو پێداویستیانی جەستە پارێزی و ئامێرە پزیشکیانی کە نێردراون بۆ ئۆکرانیا دەگەنە شاری لیڤیڤ و لەوێشەوە بۆ نەخۆشخانەکان و بۆ سەرباز و پۆلیسەکان. ئەم ئامێری هەناسەدانە ئامێرێکی هەناسەدانێکی تەواو کارایە کە دەتوانرێت بەکاربهێنرێت هەر لە منداڵان کە کێشان 5 کیلۆیە تا گەورەکان، دەتوانرێت لە زۆربەی بارودۆخەکاندا بەکاربهێنرێت بۆ ئەو کەسانی کە جۆری جیاوازی برینداربوونی سیەکان و دڵیان هەیە. فەرمانڕەوای مەریلاند ئاماژەی بەوە کردووە کە سەربازانی ئۆکرانیا تەنها وڵاتی خۆیان ناپارێزن، بەڵکو هەموو جیهانی ئازاد لە دەستدرێژیە بێبنەماکانی ڤلادیمیر پوتین دەپارێزن. دەڵێت گرنگە بە هەر شێوەیەک بێت دەبێت پشتیوانیان بکرێت. دەست بەجێ هەر دوای هێرشە داگیرکاریەکانی رووسیا ئێمە پەیوەندی 30 ساڵەی دەستە خوشکی نێوان ویلایەتی مێریلاند و هەرێمی لینینگرادی رووسیامان هەڵوەشاندەوە. من ڕێنمایی هەموو دەستگاکانی دەوڵەتم کردبوو کە دەست بەجێ پێداچوونەوە بکەن و هەر گرێبەست و بیمە و هەر پەیوەندێک لەگەڵ هەر دامەزراوەیەکی رووسیدا هەبێت هەڵی بۆشێننەوە. هەروەها فەرمانڕەوەکەی مێریلاند وەک زۆر کەسی دیکە لە ئەمریکا و ڕۆژاوا دەڵێت کردەوەکانی کرملن وا لە رووسیا دەکات لە ئاستی نێودوڵەتیدا نەخوازراو بێت.